پشتی دەهان ساڵن گرژی و ناکۆکیان کوریا باکوور قایل بوو دەف ژ ناوکیخوا بەردە لە هەمبەری ئەو لەهی و هەلانی ناتۆلیان شەوێدی لە گۆڕا دەمی واشنگتن سپێدا ئیرۆر بدەمێ سنگاپۆرا سەرۆک دۆنالد ترامپ و ڕێبەری کوریا باکوور کیم جۆنگ ئون ئەفریقەتنا دیرۆکی ئیمزا کرد گەلۆ دەستکەفتن ئەمریکا وێچ بن یەن کوریا باکوور و یەن جیهانیژی وێچ بن ئارش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا دەیگەنمەیە کاک ئارش زۆر بەخێربێی زۆر سپاس دەکەم هەر کەسێک باسی ئەم ڕێکەوتنە بکەی ئەوە چەندی ڕۆژیش حتا پێشەوە دەیان گوت تەنها کۆبوونەوەی سەرۆک ترامپ لەگەڵ ڕێبەری کوریای باکوور دەستکەوتێکی گەورەیە بۆ کیم جۆنگ ئون یعنی دەمێت تێبگەم یعنی چۆن کوریای باکوور بەو شێوەیە دایان ساڵی ناکۆکی و شەڕوانە واز لە ناوەکیەکەی بێنێ ڕاستە ڕاستی ئەو باسی جەنابەت کە ئایا ئەوەندە دەستدانەوە لەگەڵ سەرۆکی ئەمریکا ئەوەندە گرنگە کە تەما هەمووی ئەو بەرنمەیە کە تا ئێستا ئاسایشی ئەو وڵاتی لەسەر بنیات نراوە لە پڕێکدا لە ناو بچێت ئەو پرسیارێکی گرنگە بەڵام لە ڕاستیدا کە دەڵێن خودی دەستدانەوە لەگەڵ سەرۆکی ئەمریکا دەستکەوتێکی گەورەیە بە باوەڕی من بەو واتایەیە ئەوە کە خەریکە دەرگایەک دەکرێتەوە بۆ کۆریای باکوور کە بتوانێت بگەڕێتەوە بۆ کۆمەڵگای نێودەوڵەتی بەڵام لەوە گرنگتر بە باوەڕی منەوەیە کە کۆریای باکوور ئێستا دەتوانێت ئابووری خۆی بنیاد بنێتەوە ئەگەر ئەمە سەرکەوتوو بێت ئابووری خۆی بنیاد بنێتەوە هێدی بتوانێت ئەو کێشانەی کە هەیەی کە بۆ تێکەڵبوونەوەی بە کۆمەڵگای بین نێونەتەوەی هێدیوانە بنێتە لاوە بۆ ئەوە بابەتێکی گرینگە بەڵام ئایا چۆن لە پرسیارێک وکو لە پرسیارەکەی جەنابەت باست کرد گەیشتوونەتە ئەو قەناعەتە ئێمڕۆ لە ڕاستیدا دوو پرسیار هەیە لێرە یەکەمەوەی کە ئایا بەڕاستی گەیشتوونەتە ئەو قەناعەتەیانە لەبەرەوەی لەوانەیە قەناعەتێکی چی کە کوریا گەشتوە قەناعەتی کە ئەوە ئەمریکیەکان کارێکیان دەبێت ئەگەر ناوکیەکەی بمێنێ یانش قەناعەتی ئەوەی پێویستی کوریای ئێستا بەوەیە کە بگەڕێتەوە ناو کۆمەڵگای نێونەتەوەی لە ڕاستیدا کاتێکە یەکەم جار ئەو درگایە کرانەوە سەرۆکی کۆریا وتی کە ئێمە ئەمانەوێ بۆ ئەوەی کە ژیانێکی باشترمان هەبێت بۆ گەلەکەمان بتوانین لە ڕاستیدا تێکەڵ ببینەوە بە کۆمەڵگای نێودەوڵەتی و ئەو شتانە بنینە لاوە بۆیە قەناعەتەکە ئەوەیە کە ئایا دەتوانن وەکو یاریکەرێکی ڕەشناڵی کۆمەڵگای نێونەتەوەی یاری بکەن ئایا دەتوانن وەکو یاریکەریەک ئەو نەزمەی ئێستای کۆمەڵگای نێودەوڵەتی قبول بکات وەکو یاریکەرێکی ئەوە یاری بکەن بۆیە ئەوە زۆر گرنگە قەناعەتەکە ئەوەیە قبولکردنی یاسا و ڕێسەکان نێودەوڵەتی کاکە ئارش لە کاتی بەڕێوەبەرایەتی سەرۆک بیل کلنتن دیسان ڕێکەوتنێکی ناوەکی لەگەڵ کوریای باکوور کرا بەڵام جێبەجێ نەکرا بۆ سەرۆک ترامپ ئێستا ئەوەندە دڵنیایە کە ئەم ڕێکەوتنە جێبەجێ دەکرێت و ئەوەندە بڕوای بەوەی هەیە کە کیم جۆنگ ئون دێتە پێشەوە بۆ ئەو ڕێکەتی ناشتیە ببێ پرسیاریان لە خودی سەرۆک ترامپ کرد یەکێک لە ڕۆژنامانەکان هەردووێنێ وتی هەر ئەو پرسیارە پێشتر کراوە و کۆریای باکوور چیتی کردووە و قۆپی کردووە لەسەری بۆ ئێستا ئێوان وتی من جیاوازم لە ڕاستیدا سەرۆک ترامپ باوەڕی بۆیە کە جیاوازیەک هەیە لە نێوان ئەو سەرۆکێکی تروتی ئێستا سەرۆکێکی تر لە کۆشکی سپیدا دەنیشە بەڕاستی بۆیە تا ئێستا شەر پیشانی داوە کە تۆزێک تونترە لەسەر شتەکانی ینی بە ئیرادەی زۆرترەوە لەسەر شتەکانی ڕادەوەستێت بەتایبەت ئەوەی پێشوو کە چەند مانگ لەمە و پێشوتی بە ئاگرەوە ڕوبەڕووی کۆریا دەبینەوە بەڕاستیەوە تۆزێک لەوانەیەگیان هەبوو لەسەر ئەم بابەتان پێشتر مانگیکە کاکارش بۆیە جەنابەتم بان کردووە بۆ بەرنامەی ئەوەی باس لە ئەوە بکەین چونکە پەیوەندی بە ئێرانیشەوە هەیە ئەگەر پەیوەندیش نەبێ بەڵام تا ڕادەیەک ئێران بیرمان دێتەوە کە باسی ناوەکی دەکەین سەرۆک ترامپ ڕێکەوتی ناوەکی لەگەڵ جیهان لەگەڵ ئێرانە تا ڕادەیەک ئەمریکای کشایەوە تۆ بڵی دوای ئەو ڕێکەوتنی لەگەڵ کوریای باکوور ئێران ئامادە بێ لەگەڵ حکوومەتی بەڕێوەبەرایەتی ترامپ دابنیشێ ڕێکەوتنی باس لە ڕێکەوتنێکی تر بکا لەگەڵ لەسەر مەسەڵەی ناوەکیەکەی ئەوەیە کە ترامپ خۆی باسی کرد و توێتی ئێمە ئامادەین بۆ توێژ لەگەڵ ئێران هەروەها پامپێۆش 12 خاڵی ڕاگەیاندوتی ئێمە ئەگەر ئێران ئەو 12 خاڵت جێبەجێ کات ئێمە ئامادەین ئێستا ئەگەر منطقی لۆژیکی وتوێژوانە لە بەرچاو بگرین تۆ بڵێوان ڕازیش دەبن بەهشتی بە نوۆی ئاوە
بەڵام لە ڕاستیدایە ئێران ئەمە سەرێکی معادلەکەیە سەرێکی تری معادلەکەوەیە کە ئایا ئێران دەگاتەوە قەناعەتەکە سەرۆکی کۆریای باکوور احتیمالەن گەیشتووە ئایا دەتوانی ئێران قەواعد و یاساکان و ڕێساکانی کۆمەلگای نێودەوڵەتی پەسەند بکات و وەکو دەوڵەتەکانی تر هەڵسوکەوت بکات ئەگەر قرار بێت ئاوا بکات ئێران دەبێت دووشت بگۆڕێت یەک چیەتی و ماهیەتی خۆی لە ناوە دوو دەست لە بەرژەوەندەکانی لە ناوچە بکێشێتەوە کاکاش زۆر سپاس سپاس بۆ جنابەت